شەومان درێژ و تارە بەڵام ڕۆژێک دێتم خەمانە کۆتای دێ دنیایە دەوری ها کەس لێرە بۆ نەمێنێ ئەم خاکەتین و یاوە خوێنمان بەزایە ناچێ ئێمە نامرین هەڵدەستین تۆڵەی خۆمان دەکەینەوە بۆ فرمێسکی هەر دایکێک هاگریان تێبەردەدەینەوە ئێمە نامرین هەڵدەستین وەک شر دەهێنینە لەرە بۆ نیشتمان بۆ ئازادی ئەم ڕۆژە دێ دەست پێ بکە دوژمن وە بیر نەکاتەوە ئەم میلەتە بێدەنگە لەناو هەناوی کێودا تۆڵ لەمان دەنگی ڕەنگە مێژوو بە بۆمان بنووسێ کورتکەت سەردانە هەموو برینێکی کۆن ڕۆژێک دێ دەیکولێنێ ئەی نیشتمانی بریندار ئەی خاکی پڕ لە ئاس و تۆڵەی هەموو بێتاوانێک دەست پێ دەکات هەر لێرە تۆڵە نزیکە کورد هەر دەمێنێ